هێندەی نەمابوو ڕووداوەکەی دوێنەی کەسنەزان لە شوێنێکی دیکەی هەرێمی کوردستان دووبارە ببێتەوە. مێشولە نەخۆشیەکی بەرفراوانی لە شاری ئامودای ڕۆژاوای کوردستان بڵاو کردوتەوە. سڵاوتان لێبێت. هەواڵێکی خۆشتان پێ ئەڵێم لەسەر کەش و هەوا. هەر ئەم چەند ڕۆژەمان لێ بڕوات، ئیتر لە سەرەتای هەفتەی داهاتووە پلەکانی گەرما دێنە خوارەوە وردە وردە گەرما تاقەت پڕ و کێنەکە تەواو ئەبێت. بە پێی پێشبینیەکانی کەش و هەوا لەمڕۆوە بە پێی ناوچە جیاوازەکان پلەکانی گەرما 2 بۆ 4 پلە دێنە خوارەوە. هەر ئەوەندەی پێمان نایە هەفتەی داهاتوو ئیتر پلەکانی گەرما بەرە و سیەکان دەڕۆن و بە ئاشکرا هەز بە گۆڕانی کەش و هەوا کرێت. بۆ سبەی بەرزترین پلەی گەرما لە گەرمیانە و 42 پلەیە. نزمترینیشی وەکەم و جارێک هەر حاجی ئۆمەرانە کەسی پلەیە. سەر و 3 هەفتەمان ماوە بۆ ئەوەی پێ بنێینە پاییزەوە، بەڵام لە ئێستاوە کەش و هەوای پاییز دەرەکەوێت. بە پێی لێکدانەوەکانی کەشناسی لە 22 مانجی داهاتوو لە نیوە گۆی باکووری زەوی کە لای ئێمە پاییزە پاییز دەست پێ ئەکات. زۆری نەمابوو ڕووداوێکی دیکەی هاوشێوەی ئەوەی دوێنێ لە هەولێر ڕووبداتەوە. لە سەرڕێی خەبات کانی قڕژاڵە بار هەڵگرەیەک چۆتە ساییدی بەرامبەری و ڕوبەڕووی بەرە و چەند ئۆتۆمبیلێک ڕۆیشتووە، بەڵام لە پڕ مەقەستی کردووە و لە شوێنی خۆی وەستاوە. ئەگەر وانە بووایە ڕنگ بوو چەند ئۆتۆمبیلێکی بشێلایە. ڕووداوەکە درەنگانی شەوی ڕابرد و ڕوویداوە. لەو کاتەدا ئۆتۆمبیلێکی سەنی خۆی کێشاوە بە بار هەڵگرێکدا و ئەو 4 سەرنشینەی تێدا بوون هەمویان بریندار بوون. مازن تاڵب شاید حاڵی ڕووداوەکەی بە 1964 بێت خوا ڕەحمی کرد بار هەڵگرەکە مەقەستی کرد. ئەگەر ناڕێک ئەوەی کەس نەزان دووبارە دەبووەوە. ڕووداوەکەی کەس نەزان مەبەستیان ئەوەی دوێنەیە کە بار هەڵگرێک خۆی کێشا بە 8 ئۆتۆمبیلدا و کەسێکیش گیانی لەدەستدا. شۆفێرانی تەکسی لە کەرکووک تا بڵێ ناڕەحەتن لە ئاپێک کە وەک خۆیان ئەڵێن ڕسقی ئەوانی بڕیوە و ئیشەکەی کەم کردوونەتەوە. ئەمڕۆ بۆ چوارەم جار کۆمەڵێک شۆفێر چوونەتە بەردەم لقی ئەپلیکەیشنی بەلی لە کەرکووک و داوایان کرد چارەیەکیان بۆ بدۆزرێتەوە، چونکە ئەو ئاپا زەرەری لە کار و کەسابەتی ئەوان داوە. ئاپی بەلی بۆ دلیڤەری و داواکردنی خواردن و تەکسیە. خەڵک ئەگەر تەکسیشی نەبێت خۆی تیا تۆمار ئەکات و دەتوانێت نەفەر هەڵبگرێت و بگەێنێتە شوێنی بەبەست. جا سایاق تەکسیەکان بەمە ناڕەحەتن. نیهات سەلاح لە کاتی قسەکردنی بۆ پەیامنێری 1964 نوێنەرایەتی شۆفێرانی تەکسیە کردووتی چۆن شتیوە ئەبێت ئۆتۆمبیلی تایبەت ئیشی تەکسی بکات. زەرەریان لە 30,000 شۆفێری تەکسی داوە. دەشڵێت ئێمە ڕستقمان لەسەر ئەم ئیشەیە، ئەگەر ڕێ لەو ئاپە نەگیرێت دینارێکمان دەست ناکەوێت. لە ڕۆژاوای کوردستان بە دیاریکراویش لە شاری ئامودا نەخۆشیەک بڵاو بۆتەوە کە زۆر خەڵکی بردۆتە نەخۆشخانە. نەخۆشیەکە ناوی لەشمانیایە و بەهۆی مێشولەیەکەوە دروست دەبێ و پەڵەی گەورە گەورە لەسەر پێز دروست ئەکات. پەیامنێری 1964 لە ڕۆژاوای کوردستان چووە نەخۆشخانەی سەرەکی شاری ئامودا و لە حاڵی نەخۆشیەکەی پرسی. لەوێ هێڤین میرزا سەرپەرشتیاری بەشی چارەسەری نەخۆشی لەشمانیا لەو نەخۆشخانەیە بە 1964 وت ئێستا 7 حاڵەتمان هەیە کە چارەسەر وەرئەگرن. هەر ڕۆژێکی نزیکەی 10 حاڵەتی نوێ زیاد دەبن. ئەم نەخۆشیە بەهۆی زۆربوونی خۆڵ و خاشاک و زۆنگا و دروست ئەبێت. مێشولەیەک هەیە کە مێشولەی خۆڵەمێژی پێڵێن ڤایرۆسەکە هەڵ ئەگرێت و کە بە کەسەکەوە ئەدات پێستی داغانەکات. کاتێکی خۆش بۆ ئێوەش خواتان لەگەڵ.